ئەم 100 دۆلارە بەرامبەرە بە 6 ملیۆن و 500 هەزار تمەنی حەواڵە. ئەگەر بێت و بە نەقد بێت بە 6 ملیۆن و 300 هەزار تمەنە. بەهۆی گرژیەکانی شەوی ڕابردووی ناوچەکە ئێران بردومانی ئیسرائیلی کرد. ئەمە ناسەقەنگیریەکی لە نرخی دراوەکاندا لە بازاردا دروست کرد و نرخی تمەنی هێنایە خوارەوە لە شەوی ڕابردوودا بۆ نزیکەی 100 دلار بەرامبەر و بە 7 ملیۆن تمەن. بەڵام لە ئێسادا نرخی تمەن بەرز بۆتەوە بۆ 6 ملیۆن و 500 هەزار تمەن. بەڵێ طبعاً شۆ بەهۆی ئەو هێرشانەی لەلایەن ئێران و کرا سەر ئیسرائیل تقریبا لە گروپات تا نزیکەی 7 ملیۆنیشی تۆمار کرد. بەڵام من دەقی لەگە بەڕێز هەناقساکەین تمەن بەرامبەر 65 واتە 1 دلار لە بەرامبەر 65 هزار تمەن 100 دلار لە بەرامبەر 6 ملیۆن و 500 تا 6 ملیۆن و 600 هزار مامەڵەی پێوە کرێت. چووە 7 ملیۆنەوە؟ بەڵێ تقریبا تا 7 ملیۆنیشی تۆمار کرد. بەڵێ ئەی لەبارەی حەواڵە و نەقدەوە ئەمە گۆڕانکاری هەیە نرخانە، ئەمە چییە بابەتە؟ بەڵێ طبعاً ئێستا وەکو بڵێ جیاوازیەکی ئەوتۆنیە، بەڵام لە ڕۆژانی ڕابردووە حەواڵە تقریبا نزیکەی 1000 تمەن تا 1500 تمەنێکی فەرق بوو. ئێستا بڵێ نەختیەکەش تقریبا بە 6500 مامەڵەی پێوە کرێت. واتە تمەن تۆ تمەن بەی دۆلار وەربگریان دۆلار بەی تمەن وەربگری تقریبا بە 6500 مامەڵەی پێوە کرێت. ڕۆژی ڕابردوو نرخانە چۆن بوو؟ بەڵێ ڕۆژ ڕابردوو تقریبا هەر لە 65 بوو، لە 6 ملیۆن و 500 6 ملیۆن 400 لەو نرخانەیان مامەڵەی پێوە کرێت. کاک جەبار ئەم نرخە جێگیر ئەبێ یاخۆت گۆڕانکاری بەسەرایەت بۆ ئەمڕۆ یا بۆ سبەینێ؟ ڕەبتە بە دەرەنجام و قەبارەی زیانەکانی و هێرشەی ئێران کە گرێتە سەر ئیسرائیل وە پەرچەکردداری ئیسرائیلە بەرامبەر ئێرانە. ئەگەر قەباری زیانەکان زۆر نەبێت و ئیسرائیلیش وەکو بڵێ پەرچەکرددارێکی وای نەبێت وەکو بڵێ داش بەداش کۆتایی پێبێنن، من تەسەورەکەمی تر ینی نرخی تمەن زیاتر داناوەزێ. بەڵام ئەگەر هێرشەکان فراوان ببن و پەری زیاتر بسەنێ بەڕاستی بە چاوەڕوانی داڕوخانێکی زۆری تمەن بکەنە بەرامبەر دۆلاری ئەمریکی.